وەرزش پەیامی ئاشتی و برایەتیە لەژێر ئەم ناوەدا وەک هەنگاوێکی پڕبایەخی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری ڕێزدار سەرۆکی حکوومەت لیژنەی باڵای ئاوەدانکردنەوەی کەرکووک بۆ خزمەتکردنی لاوان و بایەخدان بەڕەوتی وەرزش لە کەرکووک پاش نیوەڕێی دوێنێ لە ڕێوڕسمی شایستەدا بە ئامادەبوونی قایمقامی قەزای ناوەندی کەرکووک و بەرپرسی لقیسەی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی لیژنەی ئاوەدانکردنەوەی کەرکووک و ژمارەیەکی بەرچاو لە بەرپرسانی حکومی و حیزبی و ئەمنی و جەماوەرێکی وەرزش دۆست گۆڕەپانی دڵسۆز لە گەڕێکی ڕەحیماوە کە بە شێوازێکی سەردەم و مۆدێرن لیژنەی باڵای ئاوەدانکردنەوەی کەرکووک بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردووە کرایەوە. هەروەک جەنابی بەرزانی فەرموویەتی لاوان سەری ڕمن لە هەموو شۆڕش و ڕاپەڕینێکدا بێگومان ئێمەش وەکو لیژنەی باڵای ئاوەدانکردنەوەی کەرکووک کە ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی و چاودێری کارە خزمەتگوزاریەکانمان دەکات لە کەرکووک بەتاکید ئەوەی پێمان بکرێت بۆ خزمەتکردنی توێژی لاوان درێغی ناکەین. بێگومانکردنەوەی ئەم گۆڕەپانەیەکێکە لە خزمەتە بچووکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرکووک. ئێمە ژووک و لیژنەی باڵای ئاوەدانکردنەوەی کەرکووک بەڵێن دەدەین کە بە پشت گیری بەردەوامی ڕێزدار نێچیروان بەرزانی بەردەوام دەبین لە خزمەتکردنی ئەم شارە خۆڕاگرە. لای خۆیەوە لە پەیڤێکدا نەجات حەسەن بەرپرسی لقیسەی پارتی دیموکراتی کوردستان ڕوونی کردەوە زۆر خۆشحاڵم بەوەی ڕێزدار نێچیروان بارزانی پرۆژەی جوان و گرنگی پێشکەش بەم شارە خۆشەویستە کردووە. هەروەها گوتی ئەمە شەشەمین یاریگای لەو جۆرەیە کە بۆ خزمەتکردنی لاوان لەم شارەدا دروست دەکرێت. ئاماژەشی بەوەدا کە ئەم یاریگایە توانیوێتی زەردەخەنە بخاتە سەر لێوی سەدان لاوی ئەم سنوورە. لە ڕێوەڕەسمیکردنەوەی یاریگاکەدا دوای خولەکێک ڕاوەستان بۆ ڕێزگرتن لە جانی بەرزەفڕی شەیدان چەند پەیڤێک لەلایەن بەرپرسی لقیسێ و قایمقامی قەزای کەرکووکەوە پێشکەش کران. تیایدا خزمەتکردنی لاوان و ڕەوتی وەرزشیان بە هەنگاوێکی پڕبایەخ وەسف کرد کە ئەو بوارە بە تایبەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گرنگی پێدراوە. هەروەها ڕۆڵی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان بەرز نرخاند لە ئەنجامدانی ئەو کارە خزمەتگوزاریانەی لە ڕێگای لیژنەی باڵای ئاوەدانکردنەوەی کەرکووکەوە بڕیاری جێبەجێکردنی دەدات. لە کۆتایی ڕێوڕسمەکەدا 33 سێتی جلوبەرجی وەرزشی لەلایەن کۆمپانیای پیرۆتەوە بەسەر تیپە میلیەکانی گەڕێکی ڕەحیماوادا دابەش کرا. هەروەها وەک ڕێزلێرانێک بۆ ئەو هەنگاوەی حکوومەتی هەرێمی کوردستان چەند دیاریەک لەلایەن تیپە میلیەکانەوە بە قایمقامی قەزای کەرکووک و بەرپرسی لقیسەی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی لیژنەی وەرزشی کەرکووک و سەرۆکی لیژنەی باڵای ئاوەدانکردنەوەی کەرکووکەوە پێشکەش کرا. شایانی وەبیرێنانەوەی یاریگای دڵسۆز بریتیە لە گۆڕەپانێک و هۆڵێک بۆ حەوانەوەی وەرزشوانان و بینایەک بۆ کارجێڕی. بڕیتیەچووی پرۆژەکە $120,000 ئەمریکیە و لە ماوەی 3 مانگدا بە کۆتا هاتووە.